وەکو پارێزگایەک لە ڕاستیە ئەتوانم بڵێم تاوەکو ئێستا لە 150 ئەو بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتی و فەرمانگانەی کە پێویستە لەسەر ئاستی پارێزگا بکرێنەوە بە فیدراڵیەکانیشەوە تاوەکو ئێستا لە 150 ماوە. چکە ئێمە زیاد لە 90 بەڕێوەبەرایەتی گشتی و فەرمانگەمان پێویستە لەو ئاستا بن، بەڵام نزیکی 5 تا 46یان فەرمانیان بۆ دەرچووە و کراونەتەوە. لەم 150 تەنها لە 106یان لە ئەساس و دروست کراوە وەکو بەڕێوەبەرایەتێکی گشتی کە پێشتر بوونی نەبوو بێ، ماعەدای ئەوە لە 194 لە 150کە هەمویان تەنها ناوەکانیان گۆڕاوە. بە نمونە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجە بۆ گشتێکی کەوتوێتە پێشەوە، ئیتر نە میلاک نە هیچ پێداویستێکی تایبەت بە بەڕێوەبەرایەتی گشتەکە زیادی نەکردووەوە. بەڕێوەبەرایەتی گشتی مەسەن کشت و کاڵ بە هەمان شێوە، زۆربەی بەڕێوەبەرایەتی گشتەکان تەندروستی بە هەمان شێوە. لەو بەڕێوەبەرایەتی گشتیانیشی کە پێویستە بکرێنەوە 13 بەڕێوەبەرایەتی گشتی پێویستە لەسەر ئاستی پارێزگا بکرێتەوە، تەنها دەیان فەرمانی هەیە و دەست بەکارن، نوێیان دەست بەکار بوون، دەهەمیش کە بەڕێوەبەرایەتی گشتیوە بەرهێنانە بەم نزیکانە دەست بەکارە بێ، بەڵام ئەویش هاوشێوەی بەڕێوەبەرایەتی گشتەکانی کە تەنها فەرمان دەرچووە و بۆ بەڕێوەبەرە گشتێکە پێویستە کە میلاکی بۆ دابین کرێ. میلاکیش لەبەرەوەی سنووری پارێزگای هەڵەبجە تەغیرێکی گەورەی کردووە لە قەزاوە بۆ پارێزگا، پێویستی بە زیاد لە 2000 فەرمانبەر هەیە بەپێی ئەو میلاکەی کە ئێمە ئامادەمان کردووە، ئەویش بەلای کەمەوە بۆ ئەوەی تەکمیلەی بەڕێوەبەرایەتی گشتیەکان بکەیت